سرچاوەکانی ئەو دەینۆنە و خێراییەکە زێدەی حەد بووە ئەنجامی vê bûye. تاکەدەوەکاری بەڕازیلیەکان لە ئەنشلوتی ئەوەیە کەنی نەخۆشخانە لەسەر ئاستی جیهان خاڵبەندی نییە ئەوە یەکەم بەڵێ زۆری هاوڵاتە هاوشێوەی سەردەمی کۆڕۆنا ماسک دەبەست. کێ ئەو زانیاریە داینەتە کێ بەڵاو خەڵکی دەبەری بازان سەر بە پارێزگای هەولێر هەستا بە کۆکردنەوەی کۆمەک و ئەوقانی ئەمڕۆ مەتروو بانزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لاندێکی دۆشی لەناو نەرمناوەوانی موسیقادا هەیە. ئەوی هناگەز من بەگەشم خوشحالیە ببێم و سەرکەوتنانە من شیاوم دەست بینم.